بۆیە بە درێژایی مێژووی ئیسلامی ئەگەر دیقەت بدەی قەت نەبووە ئومەتی ئیسلام یەک جۆر ئاراستە و فکریە بێ حتا لە زەمەنی ئەسحابیش ڕەزا و ڕەحمەتی خوایان لێ توجهاتی فکری ئەسحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم بنمونە لە مەدارسی تەفسیرا سیرکەی سیرەکەی چوار مەدرسەی زۆر گەورە لە تەفسیرا هەن هەر یەکەیان بۆ سەر سەحابەیەک ئەگەڕێتەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ سەیری ئەم مەدارسە گەورانە ئەکەی باشەوە خۆ لە زەمەنی ئەسحابا ڕوویدا کاتێ سەیری مەدرسەی تەفسیر ئەکەی لە لای ئیبن مەسعود زۆر جیاوازە لە مەدرسەی تەفسیر لە لای ئیبن عەباس کاتێ لە گێڕانەوەی فەرمایشتا دیقەتی ئیبن عومەر ئەدەی زۆر جیاوازە لە ئیبن عەباس بۆ ئەم ئومەتە بە درێژایی مێژووەکەی یەک جۆر نەبووە بەڵام یەک دڵ بووە ئەمڕۆ زەمانێک ئەمە تێکەوتوین جیهانی ئیسلامی پێمان وایە ئەبێ یەک ڕەنگ بین بەڵام یەک دڵ نابین ئەمانەیە بە یەک ڕەنگی یەک دڵ بین غەڵەتە ئەمە ئەبێ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم لە ڕۆژانی هەستانەوەیە زۆر شت فڕێ بدا هەتاوەکو دروست ببێ هەتاوەکو هەڵسێتەوە سەیری دووەلی ئەوروپی بکەن چی اختلافاتێکی گەورە لە بینیانە هەبوو چ مەزاهیبێکی گەورە لە بینیانە هەبوو کاتێک کە شۆڕشی سیناعیان دەست پێکرد هەمویان فڕێدا لە پێناوی هەستانەوەیانە